زۆر کات گۆڕینی ژمارەی ساڵەکان یاخود ڕۆژەکان هیچ جیاوازیەکی نییە بۆ زۆر کەس. بەڵام من هەمیشاڵم لایەنێکی باشی هەیە ئەوەی کە بیرمانە خاتەوە کە بزانین چیمان کردووە. هەر کاتێک کە باسی ساڵی تازاکەن هەلەخۆ ئەومانیەتەوە بیر ئەم ساڵ چی بکەین چی نەکەین، خۆرپەیەکیە بە دڵمانەیان بە مێشکمانەوەی کە بیرێک لە ژیانی خۆمان بکەینەوە. مەش ڕەنگە دەستپێکێکی زۆر باش بە بۆی کە گۆڕانکاری لە ژیانمانە بکەین. جا بۆی بزانین گۆڕانکاری لە ژیانە چییە و چۆن بتوانین هەنگاو بنین بەرەو باشتر بوون لە ژیاندایە ئەو شتانی کە هەمانە بتوانین گۆڕانکاری تێدا بکەین. ئەمڕۆ میوانداری دکتۆر ئەرسەلان سەیدزادەمان کرۆ، دکتۆرا لە گەشەپێدانی مرۆیی. کاکتۆر بەخێر بێی، سپاس بۆ ئامادەبوونت. خۆشحاڵ ڕێزمەیە بۆ ڕێستان سەلامە دنیاخوا هەروەها لێرێشەوە سڵاو و ڕێزومانەیە بۆ بینەرانی خۆشەویست بە هیوای بتوانین قسەیەسە گۆڕانکاری بکەین. کاکتۆر مەبەسمان چییە لە گۆڕانکاری؟ بەتایبەتی ئێستا تەوەری پێشوباسی ڕۆنی ئۆتۆمبیلمان کرد، ئەمە خۆ ڕۆنی ئۆتۆمبیلە ئاها بە ئاسانی بڵێن ئەمەنە دانێکی ترە ئەیگۆڕین یان ئەوە تا ئەمە پرۆسێ و بۆ خۆی پێناسەیە کاڵەکرێت؟ خۆی من دەڵێم مهمترین بۆ گرنگترین کار کە ئینسان بیکات ئەوەیە کارکردنە لەسەر خودی مرۆڤ خۆی. ڕاست. ئەگەر مرۆڤ وەکو ئێمە ئەگەر پێناسەیەکی بکەین، مرۆڤ بوونەوەرێکی عاقڵە، هەمیشە بە دوای ئاسوودەیی ئاگەڕێ. بەس عادەتەن کاتێک کە مرۆڤ ئەوێ بە دوای ئاسوودەیی بگەڕێ، ئایا بە دوای شتێک کە ئەگەڕێ کە هەیەتی یاخود نیەتی؟ هەمیشە ئێمە شەڕی ئەوە ئەەکەین کە شتێک نەمان بێ بەدەستی بێنین. ڕاست. ئێستا ئەگەر من خۆم شپرسکەم لێرە، یەکسەر خاتون تۆ بە منەڵێەوە چی شپرسی؟ ئەڵە بە دوای عینەکەکەم ئاگەڕم، تۆڵێ و نیە لە چاوتایە ئێتر بۆچی خۆش پرس کردووە؟ من شتێم بۆ تایمی خۆم. کاتێکیش ئێمە بە دوای ئاسوودەیی ئەگەڕێین، دیارە ڕێگەکەی قورسە. گۆڕانکاری کە من باس لەوە ئەەکەم، ساڵی تازە هاتووەیتر من بڕیاری ئەوە ئەدەم بگۆڕێم. ساڵی تازە هاتووە پێویست ئەکا سۆشال میدیا ڕێک بخەمەوە. ساڵی تازە هاتووە پێویستەکە پەیوەندیەکانم ڕێک بخەمەوە. ساڵی تازە هاتووە باشە من پار کۆمەڵی توانام هەبوو، کۆمەڵێ بەهرەم هەبوو، باشە بۆ نەمتوانی سوودی لێ ببینم، بۆ ئەم ساڵ نەیدۆزمەوە. لەبەرە 100% گۆڕانکاری قورسە. گۆڕانکاری لە تاکا قورسە، گۆڕانکاری لە گروپ و جەماعەتیشا قورسە. ڕاست. ئەزانی حەڤە قوتابخانە هەیە بۆ پلاندانان و گۆڕانکاری لە نێو پلانی خەڵکدا. ئێمە کامیان لەزانی کاکدانە؟ هیچی نازانی. بۆ چونکە مەبەستمان نییە گۆڕانکاری بکەین. ڕاست. چونکە هەر کاتێک گۆڕانکاری بوو بە مەست لە منە، حتا گۆڕانکاری لە ئێمە ئەزانی جۆزە قورسە، سێکە تۆ مناڵێکتان هەیە لە ماڵەوە کاکدانە، دوای ماوەیەک خێزانی ئەڵێ هەست دەکەم ئەم مناڵە زۆر گۆڕاوە لە خۆی، ئەبێ بگۆڕێ. ڕاست. بۆ ئەبێ بگۆڕێ. قۆناغی مناڵی تێپەڕاندووە بۆ قۆناغی هەرزەکاری، قۆناغی هەرزەکاری تێپەڕاندووە بۆ قەناغی گەشەکردن. ئەگەر نەگۆڕی کەواتە کێشەیە. ڕاست. کابێتە تو ئەو کەسە هەمان کەسە کە لەبەر چاوتایە. ڕاست. لەبەر ینی پێویستە کالێرە مەقسە لەسەر ئەوە بکەین. دەبێت ئێمە هەوڵی گۆڕانکاری بدەین بۆ کەمترین شت. تۆ دیقەتی لەو نوێژانەی کە ئێمەیەکێ، نوێژی ئێمە نۆرماڵە ئاخر. ئەو نوێژە جوانەش نییە کە خەڵکێک داوری هەندێک کەسەیە بیکە. بەس پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام سەیرەکەی لە هەر شوێنێکە کۆمەڵێ زیکری وتووە. یەک زیکرمان نییە. باشە بۆ بەتیلی. بۆ ئەو تەنەووعە چێژێکت پێ ئەبەخشی. ئەو کەلیماتانەی کە لەگەڵیە ئەڵێی کۆمەڵێ شتێت بۆ ئەهێنێت کە پێشتر لەوانەیە بیریت لێ نەکردبیتەوە. ئینسانیش ئەگەر بێتە سەر ئەوەی لە گۆڕانکاریە قۆناغێک بێت تۆ بگۆڕێ لە ئاستێکەوە بۆ ئاستێکی تر، لەبەرەوە پێویستت بەوە هەیە لەگەڵ ئەو ئاستا کۆمەڵێک شت هەیە لە توا بگۆڕێ. باش. دکتۆر، گۆڕانکاری لە چیا بکەین؟ لە سۆزە، لە بیرە یا لە ئاکارا بکەین؟ ئەگەر بابەتی کەشیان هەیە. نا 100% هەرسێکیانە. هەرسێکیان ئەبێ گۆڕانکاری تیا بکەن. یعنی قسێکی کۆرفی شۆسە کاکدانەکە ئەڵێم ئاگات لە بیرکردنەوەکانت بێ، چونکە ئەبێتە وتە. ڕاست. ئاگات لە وتەکانت بێ، چونکە ئەبێتە کردار. ئاگات لە کردارەکانت بێ، ئەبێتە خوونەریت. ئاگات لە نەریتەکانت بێ، ئەبێتە ئەو کەسایەتی کە تۆ هەتە. کاتە ئەگەر گۆڕانکاری جارێت تۆ لەگەڵ خۆتا، لەگەڵ هیزری خۆتا بیریت لە هێنە کرد بێتەوە، لەکوێ دەست پێیەکە. ئەم گۆڕانکاریە وەکو ئیمان. ئێمە کاتێک کە پێناسی ئیمان ئەکرێ،
لكتابەکانی عقيدة التي التصديق بالجنان والإقرار باللسان والعمل بالأركان. درست. شو أقرتو قرانكاري حتى ستيفن كوفي كان لكتابي حوخوكا التي التغيير من الداخل إلى الخارج. حتى لنا خا قرانكاري نكري إما بو نمونا أقري كم جانبي من إيوي برز ببينم. باشا. دائما هشتي جواني خوما بو إيوي باسنا كان لبدايات. بس آية بو جاري دوهم وسيم وشوارم من أتوانم بردوام بم. صدر صدنا خير. حتى لنا مقوليك هي لبواري سياسية عليه أتواني كومالي خلقي كم بو ما ويكي زور هالخلطيني بلام آية أتواني كومالي خلقي زور بو ما ويكي زور هالخلطيني نخير لبروي البدايات أجمل والنهايات أصدق دائما لا حقيقتها من أقرم وسنريتكي كلا سجر هاتوم لبروي دائما يمقصل سر سيشب كين كاكدانا العربية اشتكي بي أوتري السلوك باشا خو من بياني ولين آخر وأمار اشتكي بي أوتري عادة نريد اشتكي بي أوتري الطبع أو إيك طواويت الجيجير بولايتو من آية كاتك أبي قران كاري لهندي اشتكى بكم آية أجت خاني كاميانوا شو كهريكي كان لما أبيت من بشوازي خوي تعاملي لقلابكم من الله كي من أشياء ذروية وجنيبك يا پێشتر جنێوی نەداوە ئایا ئەمە خانەی یەکەم نییە کە خانەی یەکەمە من لەوانەیە بانگی یەکەم بە قوربانێ بم بەڵێ ئەم قسە لە کۆڵان فێر بوویت بەس ئایا ئەم قسە جوانە یان جوان نییە پێی بڵێ موازی لێبێنی جوانترە بەیەک ئامۆژگاری چاکە بێ ئەگەر بوو بە عادەت کاری زیاتری عادەت کاکدانا ئەڵێن وەکو گریس وایە گریس ئەو هەموو تەڵە ئاها لە یەک چندراوەی دروست بووە ئەبێ دنکە بە دنکە بیکەیتەوە دروستە کە ئەیکەیتەوە کاتە پێویستت بەوە هەیە بینی خۆمان بێ لەگەڵ قسەکردنا پلانت هەبێ بۆ گۆڕانکاری باش پلان با بێمە سەر سێ هەموو تۆ بیرت نەچی باش ئەی ئەگەر بوو بە طەبع ئێمە ئەزانین وشەکە ئەگەر سەرێکی لە عەرەبیە مەطبوع چاپ کراو ئەمێ وەرەقەیە چاپ کراوە ئەمێ بیسڕمەوە بیگوژێنمەوە حیبری سپیلی ئەم هەر دیارەیەم دیار نییە دیارە باشە کابێتە ئەمەیان جگەر لە پێویستی بەوە هەیە قسەیتیا بکرێەوە پلانی بۆ دابنرێ دەبێت کاتیشی بۆ ئامادە بکرێ یعنی کابێت ئەمەیان بە ئاسانی ناگۆڕێ جەنابەتە تەوێت کێشدا بەزێنی من یەک قاعیدی بچکۆلە بەتوڵێم 1+90+90 یەک کۆی نەوەدیکە کۆی نەوەدیکە بۆ نمونە با لەم ماوەیە کاکدانا ئیشی ئەوە بێ بەس کێشی دابەزێنی کۆمەڵێشتی تر لە بلاولا نەهێنی باشە زۆر باشە بۆ ماوەی 90 ڕۆژ ئیشی لەسەر کاکدانا بەس 90 ڕۆژ بەس هەموو ڕۆژێکیش 90 دقەی بەری تخوا ئەگۆڕی یان ناگۆڕی بەس مەڵێ کاکە ئەمڕۆ بۆ من ناکرێ وەکو ڕقەی نابەیانی و ئاخر دووباری دعوت بووە ناکرێ بەس تۆرە بەم پلانە بیکە نەک ئەمە لە هەموو شتەکانە کە تۆ بوت بە خەمێکت ئەم خەمە ئیشت لەسەر کرد و هاتیت بەرنامە و پلانەکانت خستە خزمەتی ئەمەوە نەک ئەم بخێتە خزمەتی شتەکانی ترەوە باوەڕ پێ بکە ئەیکەیت ئەو عاریفانە کە شەو ڕۆژ شەو نوێژیان کردو ئێمە ناتوانین شەوێ بیکەین ئەوە بووەتە مەلەکە لای ئەو من سەعاتەکەشدا ئەنیەم و تەوقیتیشی ئەەکەم و دوێشڵە مەڵا پارشێ خەبەرم نەبووتەوە بۆ بەس ئەو پێویستی بەمانە نەبووە قوربان فەرموو پڵەسەکە چی بوو پڵەسەکانی کۆی کەیتەوە ئەنی باڵێن چی ئەڵێن تو ئەم یەکە ئەتەوێت بگۆڕی یەک پلانت هەیە لەیە ماوەیەکی دیاری کراوە بەڵام 90 ڕۆژ ئیشی لەسەر ئەەکەی بۆ ماوەی 90 دقە ئەو کاتە بزان ئەگۆڕی یاخود باش پەیوەندی هەیە بە کاتەوە گۆڕانکاری بۆ نمونە و کێشەی من کە باست کرد من بڕیارەیەم نەشەڵە کێشە نییە تو چارەسەر کردو من بڕیارەیەم لە 21 سێوە ئەمە بکەم ئایا ئەمە دروستە یان نەخێر گۆڕانکاری ئەو ساتی ئێستایەم ئەبێ ئەو ساتە بڕیار بم نەگەڵی گرم بۆ کاتی تر جا ئەمە بۆ کەسێکیش کە لە پەرستشەکانە تۆزێک زعیفە بوونە بڵێ ڕەمەزان ئەوەی نەماوە مانگی سێ ڕەمەزانی شەڵا لە ڕەمەزانەوە دەست پێکەم یەکێکی تر بڵ با بچم ئەمرێ بکەم بێمەوە دەست پێکەم ئەم دەست پێکانە خاڵی دەست پێک و ئەم ڕۆژ و بەروارانە گرنگیان نا منڵم ئەگەر ئەو درەختەی لە دەرەوەیە کاکدانا ئەوها 5 باڵندەی بەسەرەوەیە سیانیان بڕیار ئەدان بفرن چەندێکی ئەمێنێتەوە خاتون
5 مێنێتەوە چکە بڕیاریان ئەم بڕیارەی ئێمە هەر کاتێک ئەم بڕیارە نەچوە خانەیەکی پلاندانان و کارکردن لەسەر پلان پاشگەزە بینەوە ئێمە ڕاست یعنی بە شێوازێکی تر ئەگەر ئێمە قسەی لەسەرکەین ساڵێک چەند مانگە خاتوون 12 مانگە ئەو پرسیارم لە خۆڵکی زۆر قەرەباڵە کردووە هەروە بۆ چونکە ئەو خەیاڵی بۆ وشەکە نەڕۆشتە قسە لەسەر وشەکاری کراوە مانگێکی شێمە ئەزانین 4 هەفتەیە هەموو هەفتەیەکیش 7 ڕۆژە هەموو 7 ڕۆژێکیش 24 سعاتە هەموو سعاتێکیش 60 خولەکە ئەم خولەکی کە تۆ ئەیڵێی لە کاتێکی ترا بڕیاری لەسەردەی ئێستا بۆ بڕیاری لەسەر نادەیت باشە خۆر خولەک نییە ڕۆژ هەر ڕۆژ نییە شەو هەر شەو نییە یعنی کابێت ئەمە لە عەرەبی پێێتێتە تەسویف شۆتس بە ئینگلیزیش وای پێ ئەوتری تۆ ئەتەبێت خۆت کارەکە دوورخەیتەوە کە دوورت خستەوە کۆمەڵێشتی کە هەیە سەرقاڵ دەکات کە سەرقاڵ دەکات ئەبێت لەبیر ئەچێتەوە هەموو شتێک لە دنیا 4 جۆرە هەموو کاری لە دنیا 4 جۆرە ئەم کارە گرنگە و پەلەیە گرنگە و پەلەیە ڕاستە گرنگە و پەلە نییە گرنگە و پەلە نییە ئەی باشەکە یەکیان گرنگە و پەلە یەکیان گرنگە و پەلە نییە ئەمێنێتەوە چی ئەمێنێتەوە لەوانەیە پەلە بێ بەڵام گرنگ نەبێ ئەمێنێتەوە نەگرنگە و نەپەلەیە لەم 4 نییە بەدەر هەرچی کاری دنیا هەیە کامەیان لە هەمویان گرنگترە ئەوەیان کە گرنگە و پەلە نییە گرنگە و پەلە نییە گرنگە تۆ بەردەوام ئیشی لەسەرەکەیت ئەوە ئامانجەکەتە کە ئەتەوێت پێی بگەیت گرنگە چونکە هەموو ئیشە بچکۆلەکانی تر لە خزمەتی ئەوایە بەس پەلە نییە ئەکری ئێستا من دانیشتم لە ماڵەوە خۆم خسەر قاڵی سۆشال میدیام کاک دانش تەلەفۆنێکی فری پێ تەلەفۆنیە بۆ من ئەکا ئەو خۆی بەتاڵە ئەی باشە منش کە هەڵم گرت چەندێک بەتاڵی ئەبێ بم بە ئەو من کاڵی ئەگرم تەلەفۆنەکە گرنگە چکڵم کاکدانە دیار ئیشێکی بە من هەیە بەدەست سێکە وڵا ئیشم لێ بۆ حەزم کرد قسە گەڵتەوا بکەم کابەتە من ئەبێ لیرا بزانم ئەمە لەکوێ ڕائەگرم بەڵام ئەوەیان کە ئێمە ئەڵێن گرنگە من گرنگە دامناوە بە پلانێک ئەگەر کورتترین پلان ئەمە قسەی لەسەرکەین کاکدانە پلانی سوات 20 تانە ئێوە SWOT 4 پیتە ئەم 4 پیتە لە پلانە لە 1970 پلانە ئیشی پێکرێ زۆردی دام و دەستگاکان تا ئێستا بەم پلانە ئیشەکەن هەرچەنە من ئەڵێم ئەم پلانە بۆ تاکە کەس باش بۆ پلانێک باش نییە بۆ پرۆژەیەکی دامەزراوەی گەورە چونکە ینی خاڵە بەهێزەکانت W خاڵ و لاوازەکانت ئینجاکە ئۆکە ئەو ئەگەرە باشانەی کە دێتە بەڕێگەت ئەی تیەکە ئەو شتانی کە ترسناکر و دێنە ڕێگەتەوە هەموو کەسێ لێ ئەمە لەم 4 بەدەر نییە من خاڵی بەهێزی من لەکوایە ئەستان باشە من چۆن بتوانم ئەمە بکەم بە پلان کاکدانە ئەم 4 منوتم پارێزگاری لە هەموو خاڵێکی بەهێز پلان دوورکەوتنەوە لە هەموو خاڵێکی لاواز هەر پلانە هەموو ئەگەرێک بێتە پێشەوە و من ئامادە بم بۆ ئەگەرەکە کابێتە پلانەکەم سەری گرتووە هەموو ترسێکیش هاتبم من هەرچی کونوکو لەبەرە بۆم داخستە بێ ئایا کاریگەریە بێ لەسەر من 100% نەخێر لەبەر ئەوە کاتێک کەمە بەرنامەکەمان لە ئەساسا قسەکردبوون لەسەر ئەوەی گۆڕانکاری بکرێت گۆڕانکاری لە ئێمە عەفەویە عاتفیە بە پلان نییە ئەگەر بە هاتایە گۆڕانکاریەکان بەو ئاڕاستانە بوایە کە ئێمە بمانویستایە پێی بگەین چونکە ئێمە 100% هەموو کەسێک کاتی خۆشی شاعرێکی کوردی جوان کەوتێتی ها ئەو کاروانەی بۆ پرشنگی خۆر بڕوانەیە زووبێ یان درنگ دەگاتە خۆش کەسێکیش کە ئەوێت گۆڕانکاری بکە پێی ئەگات 100% چونکە ئێمە ئەگەر 3 پرسیار لە خۆمان بکەین نازم کاتیشمان ماوە یاخودنا 3 پرسیار هەیە لە خۆمانی بکەین با لە خەڵکی نەکەین با لە خۆمانی بکەین لە خەڵکی نەکەین من کاتێک کە ڕوبەڕووی شتێک ئەبمەوە لەم شتا سەرکەوتوو نەبووم ئەم ساڵ نەمتوانی پۆلی 12 پەڕێرم چەند سیڤیم تەقدیم کردو و وەرنەگیراوم بۆ کاری ئایا ئەمە شکستە یان سەرکەوتوو نەبوو
100% ئەمە شکست نییە. ئەمە کاتێکی زیاتری پێم و پلانێکی باشتری بۆ دائەنێم و پێی ئەگەم. با ئێمە ئەمە لە قاموسی خۆمانە دەرکەین کە من لەم بۆواری گۆڕانکاریە شکست ئەهێنم. شکست ناهێنم. ئەکری ئەوەی کە من دام نابێ بە 3 مانگ پێم نەکرێ بە 4 پێم بکرێ، پێ 5 پێم بکرێ، گرنگی ئەوەی بەردەوام بم. دووهەم شت کە پێویستە من لەگەڵ خۆما بیکەم. ئایا کە من ئەمەوێت هەر شتێ بکەم، ئەمە هەوڵدانە یان ئینکاریکردنە؟ من لە داخی کەسێک ئەم شتە ئەەکەم، ئەی باشە کە کەسەکە نەما وازی لێ ئەهێ ڕاستە. بەس ئەگەر بوو بە هەوڵدان، چێژم لە هەوڵدانەکەم بینی، ئەو کاتە من بەردەوام ئەبم یاخود بەردەوام نابم. سێهەم شت، ئایا من ئەمە لە چەم کە عاریفانەکەیە، ئایا من لە مەقامی چاوەڕوانیە بم یام لە مەقامی سەبرا بم باشترە؟ ئێمە دوو کەس ناو سیارەیەکەین، ئەچینە شوێنێکەوە سیارەکەمان پەکی ئەکەوێت کە پەکی ئەکەوێ سەیرەکەین ڕێڕەوی قیتارێک، وەڵادای تۆزێکیش ئەبێتە شەو دەنگی قیتارێک دێ، یەکێکمانەڵی خۆرە بەخوا تازە هیچ سیارەکە هەر لێما دەرگاکەمان پێ ناکرێتەوە، دەرگاکار قوفڵ بووە. وەڵایەکێکیان بەس زۆری زۆر کاری هەر چۆنێ بێ دەرگاکی خۆی بێ جامەکی خۆی بێ ئەکاتەوە و دا ئەبەزێ پاڵ ئەرێ بەم سیارەوە. کابراکی کەش دەربازەکە، کابرای کەشی دەربازەکە، ئایا مەقامی سەبر باشتر بوویان ئەو کەسێک کە چاوەڕێی کردبوو، هەوڵدانی کردبوو، بەردەوامی کردبوو، گەیشتە ئەو شوێنی کە هەر چۆنێ بێویستی. ئێمەش کاتێک کە دەست ئەکەین بە گۆڕانکاری، من دڵنیامەوە لەگەڵ خۆمانە ئەبێتە کێشەمان. باشە بەیانی دوو بەیانی من بڕیارم داوەتێنەوە لە سعات 7 هەستم، باشە هەموو ڕۆژی سعات 7 هەستم، ئاخر پشووی تێ ئەکەوێ، ئاخر جومعەیە کور بە ئەمڕۆ درەنگ هەستم. ها ئەو حیواری چۆن لەگەڵ خۆتا یەکلای ئەکەیتەوە، چۆن ئەتوانیت بینی خۆمان بێ ئەو هاوسەنگیە بپارێزی. گەورەترین گرفت لای ئێمە ئەوەیە من کەسێکی هاوسەنگی متەزیرم هەبێ. علی الهوەیرینی ئەڵێ بۆ خوایە کەسێک سەرکەوتوو نابێت کە مولتەزیم نەبێ بە بڕیارەکانیەوە. ئاهان ئێمەش لێرە ئایا ئەتوانین ئێمە لەگەڵ خۆماندا ڕێ بکەوین؟ ئایا لەگەڵ کەسە زۆر دڵسۆزەکانمانە، دایکمە لەگەڵما ئەژی هاوسەرەکەمە و کوڕە کچە کە من ئەبێ شتێ بکەمەوە باوکە ئەو تۆ هەستەکەم گۆڕابی توش بکەویتە هەڵوێستێکەوە ئەسڵ جوابەکە جارە پێنی بەڵێ گۆڕاوم، بەڵام بەرەو باشتر، بەرەو چاکتر، بەرە ئەوی کە سوودێکم هەبێت. تا ئێستا هیچم نەبووە. ئەی نایارەکانیش دەستیان درێژەکەن بە تۆ ناکرێ، لە توانای توانیە، خەڵک زۆر دەسیایە، ئێقەی چێکە. باشە دکتۆر، پێش بەرنامەکەش پرسیارم لێ کردین، وتم هەندێک شت هەیە لە مرۆڤ دەکرێت نەگۆڕێت بە هیچ شێوازێک، یان ئەوە تا هەموو شتێک لە مرۆڤ قابلی گۆڕانە ئەگەرویستی هەبێت. تەڵەن با من شتێکی ئاشکرا بکەم. باشە هۆنیاخەم قەناعەتی من پێش بە تایبەتی پێم وایە سروشتی مرۆڤ تا ڕادەیەکی زۆر ناگۆڕێ. منیش پێشوی تۆ وەڵام بیتەوە بڕوام وایە مرۆڤ ئەتوانێت هەموو شتێ بگۆڕێ. با چاوەڕێ وەڵامی تۆ بکەین. وەڵاهی من ئەڵێم لە کلتوری ئێمەی مسلمانە نمونەیەکی بچکۆلەی ئیمامی عومەر بێنی. ئەنی ئێمە بەس ئەم نمونەی کە پیاوێک ببینی کچەکەی زیندە بە چاڵکە، وایە وانە هەر ئەم پیاوە لە وتاری جمعە ئافرەتێ قسەی پێ بگرێت و بڵێت و ئەمە کاتی ئەوە نییە ئیتر بۆستە لێرە. ئەمە گۆڕانکاریە یاخودنا. کەسێکی دڵڕەقی وەکو ئەم پیاوە کە پێغەمبەری خوا فەرمیە سەڵ وسەلام شەیتان ناچێتە کۆڵانێک و ئەمی تیابی. ئەم پیاوە لەو بوارەوە بگۆڕێ بۆ بارەی کە ئافرەتێ ببینێ کۆمەڵی ئاردی بە کۆڵەوە و لێی وەرە بگرێت و بیخاتە سەر کۆڵی خۆیەوە. ئێمە بمانی و نەمانەوێ ئەم خوایەی کە ئەم مرۆڤەی دروست کردووە بۆ دروستی کردو کەسێکی باش بێ، نەرم بێ، ناسک بێ، ژیان و خۆی هاتوون کۆمەڵی قورسیان بە خۆیان داوە. ئەم شتێککە کەڵەکە بووە خاتوون، کەڵەکە بووە من ئەڵێم. منەچم سێمانان جارێ فاسێکی تەراکومی شەکرەکەم، پێم ئەڵێ ئەم سێمانگە شەکرەکەی تۆ ئاوا بووە، کەڵەکەم کردووە، زۆرم خواردووە، شیرینی زیاوم تێ کردووە، ئەی ئەگەر کەمی کەمەوە کاڵتر نابێتەوە، ئەی باشە تۆزێکتر کەمی کەمەوە کاڵتر نابێتەوە، ئەی ئەمەش ئەبێ ئیشی لەسەرکەیت، ئیش لەسەر ئەوە ئەکەم. بەڵێ جاری وایە ئیشم پێ بووی ئیشکردن لەسەر خۆم قورسە، ئەی لەسەر خەڵک چۆن بی.
چۆن مامەڵەی لەگەڵاکەم ئەسڵ کە پێی ئەڵێم ئەوتیایە ئەو ڕقتنی ئەکاتەوە زەقتی ئەکاتەوە چۆن پلانێکم هەبێ بۆ گۆڕانکاری لەو کەسانەدا بۆ مناڵەکی من و تۆ کە فێری ئینکاری ئەبێ لەکەوە فێر بووە فێری ئەوە بووە کاتێک کە ئەبینێ دایکی ئینکاری ئەکا بەرامبەر باوکی قسەیەکی ڕقەکە بەرامبەر بە دایکی ئەمانش هەر هەمویان وان ئەگەر من قەناعەتم وابێ گۆڕانکاری ناکرێ کەواتە ئیشی ئەو کەسانی کە ئێمە پێمان ئەوترێ چاکەس خواز و ئەمانە کەواتە نامێنێ بینی خۆمان پێ ینی نابین هەن بوون خۆی پەروەردگار کە باسی نوحەکە عەلەیهی الصلاة والسلام دعوت قومی ليلا ونهارا فلم يزدهم دعائي إلا فرارا شەو و ڕۆژ لەیل و نەهار ئاشکرا نێنی ئیشی کردووە وایە وانە بەڵام لە ئەساسی ئەساسا خۆ ئەوەی پێگەیشتووە وەکو پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی الصلاة والسلام ئەخیر قسەمەکە ئەکدانا لە مەحشەرە پێغەمبەرێ دێ یەک کەسی لەگەڵایە دوو کەسی لەگەڵایە گروپێکی بچکۆلی لەگەڵایە بەس ئایا بێتاقەت بووە مانوو بووە نەخێر زۆر بەڕێز دکتۆری خۆشەویست دکتۆر ئەرسەلان سەیزادە دکتۆرا لە گەشەپێدانی مرۆیی کات تەواو بوو لەوە زیاتر دەرفەتی پێناژن لە خزمەتە زیاترە ماینەوە سەرکەوتوو بەسخەتوە